کورسات هەمیشە بەو شێوازە کار دەکات بە شێوازێکی ڕاستەوخۆ و ڕاستگۆیانە لەگەڵ بینەرەکانی. کارەمەشە دوێنێ بینیمان کورسات بە یەکەم کەناڵی گشتی واتە پڕبینەرترین کەناڵی گشتی دەستنیشان کرا. ئەزانم بەشێکی زۆرتان لێرە و لەوێ باس لەوە کەناڵێ هەر کەناڵێک و لای خۆی داتایەک بڵاوەکاتەوە وڵێ من یەکەم وڵێ من یەکەم لە توێژینەوەدا کاتێک توێژینەوەیەکە کرێت سامپڵی توێژینەوەتە نمونەی توێژینەوە وەردەگرێت. ئەم ڕامە ئاجنسیەکە دیارە بگومان پێمە بێت بارگەکەی لە پارێزگای هەولێرە بۆ ئەم بابەتە 5,000 کەسیان وەرگرتووە واتە نمونەیان چون پرسیارن لە 5,000 کەس کردووە لە ڕێگەی فۆرمی ڕاپرسی بووە دەرکەوتووە بۆ 5ەم جار کورسات بە پڕبینەرترین کەناڵی گشتی لە هەرێمی کوردستان هەڵسەنگێنرا و دەستنیشان کراوە. واتەمە 5 جار ئەو شانازیە بۆ ئێمە هەیە کە بێگومان بتوانین کەناڵێکی گشتی بین. با لا ناوەشمان بیر نەچێت جیاوازی کەناڵی گشتی لەگەڵ کەناڵی سیاسی ینی هەندێک بابەت هەیە دڵنیام ئاژانسەکە بۆ خۆشی دەزانێت هەندێک پێوەەر هەیە لەگەڵ هەندێک کەناڵی ترە تۆ نابێت کورسات گیانەکەیتەوە. کورسات کەناڵێکی گشتیە کللتوریە هەموو بابەتەکانی فەرهەنگی لە خۆگرێت واتە ئەگەر بینەرێک هەموو چوارچێوەکانی ژیان و سوڕی ژیان لە کەناڵێکدا ببینێتەوە ئەوە لە کورساتە بینێت. بۆیە کورسات کاتێکا بێتە پڕبینەرترین کەناڵی گشتی واتە بە گشتاندنی بەرنمەکانیەوە لە هەمە چەشنی بەرنمەکانیەوە ئیتر هەموو بوارەکان ئێمە لە خۆگرتووە بەدڵنیایە هەرە بەرنامەی ڕۆژێکی نێ ئەتوان بکەنە نمونەیەکی جوان بۆ کەناڵی کورسات کە هەموو شتێک لە خۆگرێت تەماشاکەن. ڕاستی جاری بەڕاستی لێرەوە بە پیرۆزبایی لە بینەرە ئازیزەکانمان بکەین کە ئەوانن تا ئێستا ئەمیان هێشتۆتە بۆی کە بتوانین باشینەکان پێشکەش بە بینەرە ئازیزەکانمان بکەین اینجا لە دوێنەوە کە ئەم داتایە ڕاگەیەنداوە ئاری من هەندێک لە کۆمنتەکانم بخێنەوە بەڕاستی زۆربەی زۆری کۆمنتەکان دەستخۆشی بوو لەگەڵ ئەوەشە زۆر جەختیان لەسەر ئەوە کردەوە کە کورسات تاکە کەناڵە کە بتوانیت گەورە و بچووک بە دیارەوە دانیشێت کەناڵێکە کە بەبێ ترس ئەتوانن ناڵەکانیش بە دیار شاشەڕەنگینەکەی کورساتەوە بەجێ بێڵن. اینجا ئاری ئەم متمانەیە بە شاشەڕەنگینەکەی کورسات وای کردووە کە بەڕاستی ئەو متمانەی کە هەمان بووە ساڵانێکی زۆرە ئێمە ئەو متمانەیە لە دەستنین و هەر بەم ڕێچکەیە کارمان کردووە بۆیە لێرە جارێکی تر بەڵەن بە بینەرە ئازیزەکانمانینەوە وەکو پێشتر چۆن کارمان کردووە هەوڵی ئێوەمان ناوە کللتوری کوردەواری ڕەسەنایەتی کوردەواری پارێزین هەر لەسەر ئەو ڕێچکەیە ئێمە بەردەوامە بین. جا لەبەرەوەی لە ئایپادەکە فەیسبووکی تیان نییە لە مۆبایلێکی خۆما ئێمە شتێکیان داناوە هاوڕیانم نازانمەتوان وەریگرین یا وەرینەگرنەوەیان بەڵام لە پیجی کورسات توان ئێستا بچنیەوەش قسەی خۆتان قسەی دڵی خۆتان لەسەر کورسات بکەن سویانە بەڕێیتۆ بۆچی کورسات پڕبینەترین کەناڵی گشتیە لە هەرێمی کوردستاندا. جا بچن کۆمنتەکان بخێنەوە ینی ئەم منە کۆمنتی جوانی تایە ینی من ئەگەر دانیشم کۆمنتەکان بخێنەوە تا بانیش کۆمنتاوە نابێ بەڵام زۆرینیان نووسیانە تاکە کەناڵی خێزانە بێ خەمەتوانی گەورە بچووک سەیری بکات و هەروەها تاکە کەناڵەکە ڕەسەنایەتی کوردی پاراستووە ئەو جا کەناڵێکی مەجلیسیە ئەتوانی بێ شەرم دانیشتی بە دیار کەناڵی کورساتەوە لە هەموو کەناڵەکانی ترەوە بێگومانەوان ڕای بینەرەکانمانەکە قسەیان لەسەر کردووە لە جیاواز لە هەموو کەناڵەکانی تر تاکە کەناڵەکە لوتکەی کوردایەتی و پاراستنی هونەر و کللتوری کوردی هەمیشە گەیاندۆتە ترۆپ. ئەمە ئەو ڕاپرسیەیە کە لە ئێمەش دامان ناوە بۆچی کورسات پێتان وایە پڕبینەرترینە. دڵنیاتانەکەمەوە هەر ئەم کۆمنتانە کۆمنتی بینەرەکانمان دیارە کۆمنتی زۆر جوان هاتووە بۆ خۆی شایەتی ئەوادن کە بینەرەکانمان چەند لە ئاست ئەوەدان کە ئێمە هەمیشە باشترینەکانیان پێشش بکەین. لە ڕاپرسیەکە 5,000 کەس ڕاپرسی کراوە بەڕایتۆ پڕبینەرترین کەناڵی گشتی کامەیە زۆرینەی ڕێژەی سەتی ئەو کەسانی کە دەنگدانیان کردووە کورساتیان بە باشترین کەناڵی گشتی هەڵبژاردووە و سامپڵەکەش لە نێوان 15 بۆ 65 ساڵ بوو واتە تەماشاکە زۆر دڵخۆشین لە هەموو تەمەنەکاندا ئێمە بینەرمانێ من دڵنیام سەر و 65 ساڵیشمانێ بەدڵنیات کەناڵێک کە نازانم لە لای بینەران خۆشەویستێکی تۆزێک جیاوازتری هەیە لە چاو کەناڵەکانی ترا بۆ نەبێت لە بەرەوەی کە ئێمە لە کەناڵی کورسات کار ئەکەین و وەسفی کەناڵەکەی خۆمان بەڕاستی من زۆر کات بە دڵنیایەوە بە شانازیەوە باز لەواکەم بەڵام ئاری زۆر کات لێر و لێ لە
بەشداری بینەران و من خۆم گوێم لێ بوار کە لە دەرەوە بەرکەوتەمان هەبوو لەگەڵ خەڵکە خۆیان باسی خۆشەویستی خۆیان کردو بۆ کورسات چونکە کورسات مێژوویەکی هێندە جوانی نووسیوەتەوە لە میدیای کوردیە ئەمە وای کردووە کە ئەم خۆشەویستیە هەر لە کۆنەوە تاوەکو ئێستاش لە دڵ و دەرونی بینەرەکانە بمێنێتەوە بۆیە بەڕاستی هەمیشە بە بەردەوام کورسات خۆشەویست بووە لە لای بینەرە عزیزەکانی خۆشتان نیگەران مەکە لە دوێنێەوە هەندێک میدیا باسەوە کە ئێمە یەکەمینەوەوانە بوار هەیە ئێمە وتومانە خۆمان دەڵێن پڕبینەرترین کەناڵی گشتین لە هەرێمی کوردستاندا کەناڵ هەیە لە دوێنێەوە کردوێتی بە بابەتێکی زۆر گەورەی میدیایی بەشی سوۆشیال میدیاکەی ئەو پێی وایە لایکی و ڤیو و بینەری زۆر لە سوۆشیال میدیاوە ئەمە دەستکەوتە بۆوان بەڵام کورسات هیچ کات ڕێز و سڵاو و خۆشەویستیمان بۆ هەموو بەکارهێنەرمانەیە لە تۆڕە کۆمەڵاتیەکاندا هیچ کات بابەتێک بڵاو ناکەینەوە دوور لە ئادابی گشتی بێ لە پێناو کۆکردنەوەی لایک و کۆمنت هیچ کات دەستەواژەیەک و وشەیەکی نەشیا و لە دەمی ئێمە وەکو پێشەشکارەکان و بێژەرەکانی کورسات و کورسات نیوز نایەتە دەرەوە تاوەکو ئێوە دایکان خوشکان مناڵەکانتان بە دیار ئێمەوە دانیشتون بسڵەمێنەوە لەوەی کە جارێکتە بە دیار ئێمەوە دابنیشن لەبەرەوە ئەمانە هیچ کات لە کورسات چاوەڕێن ناکرێت هەمیشەش ئەو ڕێشکەی خۆی دەپارێزێت و هەتا کورساتە بێت دەنگ و ڕەنگی کوردانە بێت بە دڵنیاییەوە دەست خۆش بێت